بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. للشوي تري جمعة مباركة لخزمتي كور استعيش صلواتي في غنبردا صلى الله عليه وسلم، ولخزمت سيري خاكي الرسول أكرم صلى الله عليه وسلم بتايبت شمائل خلقي وخلقي في غمديان صلى الله عليه وسلم، أو شمائلاني أو خروجتاني في غمري خواه صلى الله عليه وسلم كروجانا لحياة وجياني خواه أم في غمر نازدارت جيب جي كردو في غمري نازدار قدوة بو إما ولكم في الرسول الله أسوة حسنة. وهي جورة لسندين آيات آما جبا وكا أطيعوا الله وأطيعوا الرسول، ومن أطاع الرسول فقد أطاع الله. أما أنهم آيات القرآن وفرمايشتي في غمرنا صلى الله عليه وسلم كوارد بون لسر شوين كوتني في غمري خواه صلى الله عليه وسلم إنسان بختور سركوتو أبيت يك لا شمائل خلقي في غمري خواه صلى الله عليه وسلم أو بون في غمرنا زارة زور ذاتكي سادة بوا متكبر نبوا كسيك بوا براسي خاكي بوا متكبر نبوا خوي بقورة نزانيوا، يعني لقل بياوا بوا لقل منالا مسلي وك منال مسلي واي كردوك او منالا براستي دلخوش كافرتان هاتون في غمبري خوا جوابي سؤالي داونتوا خوي مسلي بشوازك بشان نداوا قبل من في غمبر وانا افرتن يا لقل كويلا بشوازك في غمبري خوا تصرويك او كويلا دلخوش بوا كزانيت يوم في غمبري خوا بو عظمة الرزي اللي يقري حرمتي اللي يقري كجورو باشكاني تربو شوازنين. بهرحال في غمبري خوا صلى الله عليه وسلم بياوكي زور سادو خاكيو زور خوبه كمزان بوا، يعني هيج كاتيك تواضع الى دست ندا في غمبري خوا صلى الله عليه وسلم هميشه واي درخستوا كهر كسك هاتوا في غمبري بينيوا بيكم جاري روسي ما واخلاق خو روش في غمبري بينيوتي في غمبري خوش ويستوا بوي دركوتو اما في غمبري خوايا ام خاكيتيو ام ساديو ام خوبه كمزانيه صفتي باشاو مثلا قورو وزير وزير كان نيه ام پیغمبره بمشواز خوي نشانه دا امر رساله پیامي پروردگاره پیغمبري نازدار لفرمايش اخويا عبد الله كري عباس ومن باسك فرميت لعمر كري خطاب وقال قال رسول الله صلى الله عليه وسلم لا تطروني كما أطرت النصارى ابن مريم إنما أنا عبد فقولوا عبد الله ورسوله. أم حد سيما البخاري ومسلم الروايات عن كردوها رضا ورحمة الله على سربيا في غمر إخوة فرميت من قورا مكان بشوازك غلوم تيا مكان براستي وقت شون قورا كان غلو ينكر لحظتي عيسى كري مريم قيان دي أنا آستي خواو سجدان بوبرت مالن محمد ابن الله نعوذ بالله وكو مسيح كانوا أما عيسى كري خوايا نعوذ بالله بلن محمد عبد الله ورسوله محمد عبد بندي پروردگاره وهروها رسول ينداوي پروردگاره. أما قولتين وصي في غمري خواه صلى الله عليه وسلم كخواش أفرميت قل إنما أنا بشر مثلكم يوحى إليه بيان بلا أي خوشويست من بشركم بلام وحي موتيت. أما جوازي في غمرة لقل باقي بشريته بشرة وشتي خوانه چند زايد الباس ما كردوه بلام شون لناو مجوهراتا لناو بردا بردي ساده وساكار هي وبردكي شيء ياقوته جران بهايه لناو انساني شاب الراسي خوايته خوي هلي بجاردو القران شاء ما شيء فيك يما هل ما بجاردو لناو ملائكتك انا لناو مخلوقات خمانا كوم الله خلقي تايبتي لو انا مثلا بيغمران اصحابك اني بيغمري خوا انجا الصالحين وخوانا ساني امتي بيغمران
پێغەمبەری خوا لێرە ئەفەرمێت من بەندەیەکی خوام ئەمە قیممەی تەواضوعی پێغەمبەری خوایە، قیممە و لووتکەی خاکیبوون و سادەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەینا کەیەتە باسی قیامەت و دەسەڵات و هێزیش پێغەمبەری خوا ئەفەرمێت ئەنە سەید ولدی ئادەمە ولا فەخرە، من گەورەی بەنی بەشەرم لە دنیا و لە قیامەتی شاو هیچ شانازی پێوە ناکەم. ئەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم معادلەکەی چۆن یەکسان کردووە؟ من عەبد و بەندەی خوام، پێغەمبەری خوام، بە عەبدێک سەیرم کەن، من بگەێنن بەخوا، بەڵێن عەبدی خوایە، مەڵێن کوڕی خوایە، مەڵێن خوایە، غولم تیا مەکەن، ئەوەی کە لە منە حەقە و ڕاستی ئەوە بڵێن. پێغەمبەری خوا فەرمێ، بەڵام پێغەمبەری خوا خۆشی بە سەید زانیوە، ناکرێ مەسەلەی بڵێم پێغەمبەری خوا فەرمێ ئەنە عەبد الله وەرەسوولوه، ئیتر من هەڵڵێم پێغەمبەر عەبدێکی سادەیەک و زەید و عەمر و خالد و فەرەج، نە، پێغەمبەری خوا عەبدێکی مکەڕەمی بەڕێزە، ڕەسوولە و نێنراوی خوایە، وەحی بۆ هاتووە، بەم وەحیە پلەی بەرز بووەتەوە. چۆن کەسێک کە نەخوێندەوارە ئەڕاتە خوێندن و بێتە خوێندەوار، ئایا ئەم کەسە نەخوێندەوارە لەگەڵ ئەو خوێندەوارەکە خاوەن شادەی فەرقی نییە؟ چۆن فەرقی نییە؟ یا ئەم کەسە کە مەسەلەی خاوەنی جێگە و پێگەیەکە هەر لە دنیادا لەگەڵ کەسێکە کە ئەوەی نییە فەرق و جیاوازی نییە؟ بەڵێ فەرق و جیاوازی هەیە. پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ئەمەی کە بۆیە فەرمووی غولم تیا مەکەن، ئەوەی حەقە خوا بە منی داوە بم دەنێ، سەیدم گەورەم، بەڵام مەڵێن خوایە و کوڕی خوایە نەعوذ بالله. جا عولەما و زانایان لەما زۆر شتیان فەرمووە، بەڵام ئیتر ئیطلاع و دەرچوون لە هەموو شتێکە کوفرە و ناجائیزە، بەڵام ئێمە ئەڵێن پێغەمبەر پێغەمبەری خوایە، گەورەیە، سەیدە و پێویستە حتا لە شایەتومانە لە سڵاواتە وشەی سەید بەکار بێنین وەک حورمەتی بۆ پێغەمبەری خوا، کە وتمان اللهم صل على سيدنا محمد، ئەمە غولو نییە لە پێغەمبەری خوا، ئەمە احترام و ڕێزە، چونکە خوا لەولاوە باسی ئەوەشمانەکە ئەفەرمێت لە ئیمانی تەواو و تۆکمەیە بە قووەتی ئیمانە ئینسان ڕێز لە پێغەمبەری خوا بگرێت، ئینسان ڕێز لە پێغەمبەری خوا بگرێت، حتا خوا بێت تەعظیمی کەی. خوا ئەفەرمێت فالذین آمنوا به وعزروه يعني وعظموه، ئەوانەی کە ئیمانیان بە پێغەمبەر هێنا، فالذین آمنوا به وعزروه ونصروه واتبعوا النور الذي أنزل معه أولئك هم المفلحون. خوا صفەتی ئەو سەحابانە بازە کە سەرکەوتوو بوون خوا لێیان ڕازی بوو، هۆکارەکەی چی بووە؟ ئیمان بە پێغەمبەری خوا هێنا، یەک، دوو، تەعظیمی پێغەمبەری خۆیان کرد، بە چاوی زۆر گەورە سەیری پێغەمبەریان کرد، غولوشیان نەکرد، نیان خوایە یان پێغەمبەری خوایە، بەڵام ڕێزیان لێگرت، حورمەتیان لێگرت، تەعظیمیان نەکرد، بە چاوی کەم و سەیران نەکرد، ئاوی دەستیان نەخواردەوە، تفی مبارەکیان ئەخوارد بە شیفا، جلوبەرگیان بە شیفا برد، ئەمانە غولو نییە لە پێغەمبەری خوا، ئەمە حەقی پێغەمبەری خوایە، ئەمە تەعظیمی پێغەمبەری خوایە. ئەوانە کە بەرامبەر پێغەمبەر وابوون، ئەوانە تەعظیمی پێغەمبەریان کرد، ئەوانە پێغەمبەریان سەرخست، شوێن قورئانەکەی کەوتن، ئەوانە سەرکەوتوو بوون. بۆیە سەهلی کوڕی عومەیل یا سوهەیلی کوڕی عەمر ئەفەرمێت لە پەیمانی حودەیبیا کە باسی پێغەمبەرمان بۆ کە صلی الله علیه وسلم، ئەفەرمێ والله من زۆر چوومەتە لای پاشا و گەورەکانی وڵاتان، لای کیسرا، لای هێرەقل، لای مقەوقیس، لای فلان، لای ئەمانە، ئەم گەورە و پاشانەی جیهان کە من بینی و من هیچ کاتێک نەمبینیوە، ئەوەی کە لە ئەسحابی پێغەمبەرم بینیوە لە دەستە و دایرەی ئەوانم نەبینیوە، بەڕاستی ئەوەی من بینیومە لە ئەسحابی پێغەمبەر بۆ پێغەمبەریان کردووە کە تەعظیمی پێغەمبەریان کردووە، کە پێغەمبەریان زۆر بە گەورە زانیوە، بەڕاستی هیچ دەست و دائیرەی پاشایەکم نەبینیوە بۆ پاشەکانی بکەن. ئەو پێغەمبەرە ئاوی دەستنوێژی نەیەکەوتە سەر ئەرز، خۆیانە کردویان خواردەوە، تفی مبارەکێ نەیەکەوتە سەر ئەرز، هەڵیانەگرت یان هەیە بە دەمەشای خۆیانە. ئەو پێغەمبەرە کە قسەیەکرێ هەموویان بێدەنگە بوون، ئەمە لە تەعظیمی پێغەمبەری خوا بۆ سەحابە تەعظیمی پێغەمبەریان کردووە، یعنی پێغەمبەری خوا خۆی زادێکی خاکی بووە، ئەمە ئەوە ناگەینە ئیتر حورمەتی لێ نەگیرێ و ڕێزی لێ نەگیرێ و بۆکو بەندەیەک سەیرکرێ تۆ بڵێ وەڵا پێغەمبەری بەندەی و منی بەندەم، کاکە بەندایەتی پێغەمبەری خوا جیاوازە لە بەندایەتی من و تۆ. بۆیە ئەبێ ئەوە بزانین پێغەمبەری خوا سادە و ساکار بووە لەگەڵ خەڵکیە،
اما سفری تواضع خوی بوا بلام ایما ابي بتشاوي گورو سيدكين او سا ایمان داری توابین لودکی ایمان من لتعظیم پیغمبری خواه لبگور زانی پیغمبری خواه بلام غلوی کانکین کس نوی تو پیغمبر خواه کس نوی تو پیغمبر کلی خواه کس نوی تو پیغمبر خالق مانه کس نوی تو پیغمبر بارانه بارینه کس نوی تو مثلا پیغمبر رسمانه دا هر خواه رسخه دا بلام دعای پیغمبریش کاریگری بوا توسل به پیغمبری خواه کاریگری بوا جاه و مقامی پیغمبری خواه صالحان کاریگری هبوا و هروها لتواضعهم پیغمبر نازداره اوه كحضرت انس كرم عليك فرميت ان امرأة جاءت الى النبي صلى الله عليه وسلم فقال له ان لي اليك حاجة فقال اجلسي في اي طريق المدينة شئت اجلس اليك پیغمبری خواه فرموی حضرت انس فرمي كابرها تقوم پیغمبری خواه صلى الله افردي هذا تقوم پیغمبری خواه صلى الله عليه وسلم يا رسول الله من بيويستم بتوه پرسیارم لجنابه ایشم بجنابته پیغمبری خواه فرمي زور باشه کوێت پێخۆشە لە هەر کۆڵانێکی مەدینە لە هەر شوێنێکە لە هەر شاری و جادەیەکە لەکوێ بۆ تۆ ئیسراحەتە من دێمە خزمەتی تۆ و گوێت لێگرم و سوال نێگۆ جواب دەمە ئەمە قیمەی تەواضوعی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کوا گەورەکانی وڵا گوێ لە خەڵکردن کوا کاروباری خەڵکی جێبەجێەکەن بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لەو شتانە کە زۆر بە گەورەی داناوە لە نوێژ و ڕۆژی سونەتیش لە حەجی سونەتی بە گەورەی زانیوە لە ئیعتیکافی لە مزگەوتەی خوا بە گەورەتری زانیوە ئەزان چییە؟ ئەوەی ئینسان هەستێ بەدەم کاروباری ولای مسلمانی خۆیەوە فەرموویەتی من پێم خۆشە لە یەک مانگ عیبادەت لەم مزگەوتی خۆما کە ڕکاتی نوێژ لێ مەسەلەی بە هەزار ڕکاتە پێم خۆشە لە یەک مانگ ئیعتیکاف لەم مزگەوتی خۆما چیم پێ خۆشە؟ هەستم بە جێبەجێکردنی برایەکی مسلمانم خوشکی مسلمانم کە کاری بەمی بێ و کارەکەی بەجێبەجێ اما اسلام و رحمة اسلام خاكبوني في غمريانا صلى الله عليه وسلم وهروها في غمرين ازدار صلاة وسلام الى السربية حضرت انس بن باسك فمت كان رسول الله صلى الله عليه وسلم يعود المريضة ويشهد الجنائز ويركب الحمار ويجيب دعوة العبد وكان يوم بني قريظة على حمار مخطوم بحبل من ليف وعليه إكاف من ليف افرمي پیغمبری نازدار صلی الله علیه وسلم سردانی نەخۆشەکانی کرد فەرقی دەوڵەمەند فەقیری نەکرد ئەمە دەوڵەمەند ئەڕۆن بەلای ئەمە فەقیرە ئەمە سەحابەی نزیکە ڕۆن بەلای ئەوە دوورە ناڕۆن نەخێر پێغەمبەری خوا سەردانی نەخۆشی جوولەکەی دراوسێکە کرد هەر دراوسەکەی جوولەکە و سەیری دەدا ئێستا من و تۆ دراوسێکی عارەخۆرمان بێ مەرحەبای ناکەین بەگڵاوێ زانین لێمە سەبێتی پێغەمبەر نەبووە پێغەمبەری خوا ئەگەر کابرا مشریکی دراوسەی بووایە جوولەکەی دراوسەی بووایە ئەچوو سەری لێدا هەواڵێ پرسی نەسیحەت و ئامۆژگاریشە کرد جاری وابوو گۆشتی خێریشی وە نات جاری وابوو شۆربای ماڵەکەشی وە نات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ سەردانی نەخۆشەکانیە کرد ئەنجا دوای جەنازەکانەکەو لەبەر جەنازە هەڵەسا سواری گوێدرێژە بوو ئێستا من و تۆ پێمان عیبە سواری گوێدرێژ بین ئەڵێ مناڵ فیکەمان لێکە یعنی بەڕاستی پێغەمبەری خوا سواری گوێدرێژ بوو ئەنجا وەڵامی دعوەت و بانگەشەی کۆیلەیەکی داوەتەوە ئێستا ئێمە لەوە چێ ئەگەر ژێردەستەیەکمانەیە بانگمان بکات دعوەتی کەین جوابمان نەداتەوە ها یا جوابی نەدەینەوە بڵێن کاکە مەسەلەی ئەوە فڵانە کەس وەڵام من لە ئاستیوانی مڕۆم دعوەتی ئەو خۆم ئەوە کەی پیاوە مڕۆم دعوەتەکەی خۆم ئەوە کۆیلەیەکە یاوە خزمەکارێکە یاوە حیمایەکە نەخێر پێغەمبەری خوا زۆر بە ڕەحابەی سەدرەوە ڕۆشتووە ئەنجا مەتا لە ڕۆژی بەنی قوڕەیزا ئەو ڕۆژێک کە بەنی قوڕەیزا ڕزگار کە دەستی جوولەکە سواری گوێدرێژە بۆ پێغەمبەری خوا ڕەشوەکەی لە ڕیشی دارخورما دروست کرابوو حتا کۆپانی سەر گوێدرێژەکە دوو لە ڕۆژی جەنابتان لە ڕیشی دارخورما دروست کرابوو لە پەلی دارخورما دروست کرابوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیژی فەرموو من سواری نابم عیبە بۆ من پێغەمبەرێکم چۆن نەبێ سواری گوێدرێژ بم نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه سواریشی بووە و شانازیی پێوە کردووە و ڕەحمیشی پێ کردووە خەڵکەکەی سواری گوێدرێژ بە ڕەحمیش پێ ناکات وەڵام پێغەمبەری خوا ڕەحمی پێ کردووە ئەنجا ئەفەرمێت حتى أنس كريم مالك رضي الله عنه خوالي لسبي فرمت كان النبي صلى الله عليه وسلم يدعى إلى خبز الشعير والإهالة سنخة فيجيب ولقد كان له درع عند يهودي فما وجد ما يفكها حتى مات رسول الله صلى الله عليه وسلم أفرميت حزين الناس بيغمبري خوات دعوتي عن قربو
بۆ نانی جۆ ئیسێمەڵە قەل نەبێ ناین قاز نەبێ ناین بەرق نەبێ ناین کەباب نەبێ ناین پێغەمبەری خوا بۆ جۆ نانی جۆ دعوت کراوە نەیفەرموو ناین فەرمووی با بڕۆین تەعامێکی مبارەکە نەکەرەوە بۆ نانی جۆ و ڕۆنی بۆن کراوە ڕۆن هەیە بۆ گەنەکە دعوت کراوە پێغەمبەری خوا نەیفەرمووە من نایم بەڵکو بە شانازیوە فەرمێتی ئەڕۆین دعوەتی فڵانە کەسین ئیتر ئەو دعوەتمانەکە جوابی دعوەتەکەی داوەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕاستی تقریبی 30 ساعەیە جۆی لە کابراایەکی جوولەکە کڕی بە قەرز ئەوەی بە بارمەتە بەڕەهن داینا لای زرێ پۆشەکەی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم یان دەرعەکەی بوو لای دانا پێغەمبەری خوا ئەوەندە پارە و ماڵ نەهات دەسی حتاگو قەرزەکەی باتەوە دەرعەکەی لە کابرا یەهودی هەرماوە تا پێغەمبەری خوا ئافادی فەرموو حەزەتی ئەبوبەکر دەرعەکەی لێسەند و قەرزەکەی پێغەمبەری خوای داوە ئەمە خاکیبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کام دەسڵاتدار و گەورەی وڵاتان گەورەی شوێنەکان قەرزاری میلەتەکەی خۆیەتی قەرزارە بەڵام بە زوڵم داگیری کردووە نایداتوە نایداتوە وەکو مەسەلەی ئەم دەسڵاتدارانی ئێمە قوت و نانی میلەتیان بڕیەوە ئیزن و ئیخۆن و ئەیبەن ئەمە بە زوڵم بردووانە بەڵام پێغەمبەری خوا خۆی چۆ قەرزی لە کابرا کردووە و دواتر مەسەلەی دەرئێکشی لا دانەوە بەدیلێک بارمەتەیەک دواتە حەزی ئەبوبەکر بۆی وشاردووە بەڵام مەبەسمان ئەوەیە ینی ئەم گەورە وڵاتەکان نایانە ناو خەڵک لەگەڵ خەڵکانین پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم زۆر زاتێکی خاکی و خۆ بە کەم زان بووە حتا فەرمێت ئەو پێغەمبەری نازدارە کە حەجمان کرد لە خزمەت یا حەزی ئەنەس ئەفەرمێت لەسەر کۆپانی وشترێک بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله جلوبەرگەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا کۆپانی وشتەکە 4 درهم نەژیا 4 درهم ئێستا ئێمە بە سارەی دەرع و جامڕەش و تەیارە و کۆپتەر و یعنی بەمانە نەوەستاین بەڕاستی گەورەکانی ئێمە و ئەمانە ئەم پێغەمبەر نازدارە لەگەڵ ئەوەیشا ئەی فەرموو اللهم اجعله حجا لا رياء فيه ولا سمعة خوایە ئەم حەجی ئێمە حەجێکی مەبرور بێ ڕیایی تیان نەبێ سمعە و خۆ دەرخستنی تیان نەبێ ئێستا ئێمە بەڕاستی خواخوامانە یعنی نازانم یعنی ئەموەندە کاری نابەجێمان هەیە لە ئومەتی پێغەمبەر زۆر دوورین لە ڕەوشتی پێغەمبەر زۆر دوورین صلی الله عليه وسلم حتا پێغەمبەری نازدار حەزی ئەنەس فەرمێت والله کەس نەبووە ئێمە لە پێغەمبەر زیاتر خۆشمان بوێت بەڵام لەگەڵ ئەوەیشا مادەم پێی خۆش نەبواسین لەبەری قەتەڵ نەساین لەبەری لەگەڵەوە پێغەمبەری خوا خۆی لەبەر خەڵکەڵەسا حتى حساني كوري سابت جاريه پێغەمبەری خوای بینی فەرمی والله قوربان هەڵاسم لەبەر هەڵاسم هەڵسا لەبەری پێغەمبەری خوا فەرمی بەڕاستی ئەم جەمال و جوانی تۆ بەڕاستی قیامی للعەزیزی فەرض عەلەیە قیام وەستانم بۆ خۆشەویستەکەم فەرزە لەسەرم بەڕاستی بەڕاستی دروستی نازانم ئینسان ئەم جەمال و جوانی ئەبینێ هەر نەسەتەوە لەبەری کەسێ عەقڵ و شعوری هەبێ و فامی هەبێ ئەم زاتە بینێ بێ هەڵسێ لەبەری پێغەمبەری خوا زەردەخەنەیەکی وەگەمان ئی نەکرد یعنی پێغەمبەری خوا لەگەڵ پێشی خۆش نەبووە سەحابەکانی ئەم تەواضعی پێغەمبەری خوا بووە بەڵام پێغەمبەری خوا کافر هاتووە سا لەبەری کافر پێغەمبەری خوا هەڵسا لەبەری ڕێزی لێگرتووە كان قربان اخوانا كافرا فمد اكرام الضيف واجب ولو كان كافرا ريز لميوان واجبه با كافر بنسبه برسيار كدنوا قتل برسيار كان ازعاج نبوه ناراحت نبوه وكو مساله الصحابه كان خلقت في غمر ابو بعض حزتي حسن كوري حزي علي افهم برسيار مكر لخالي خوم هندي كوري ابي هالا مساله دوات من لباوكم كوصي في غمر ما كوصي في غمر زو شار زاون ئەیانوت پێغەمبەری خوا پیاوێکی کەتەی چوارشانە بووە سوورسووە دەموچاوێک و مانگ دەرەوشاوەتەوە ئەم زاتە زۆر خاکی و متەواضع بووە زۆر ڕێزی لە خەڵک گرتووە یعنی لە وەسفی پێغەمبەری خوا کە باسییان کردووە اینجا فەرموویانە معاملەی لەگەڵ هەموو کەسەکە وەک خۆی کردووە کەلمی ناس عەلا قەدری عقولهم مناڵ پێغەمبەری خوا هاتووە سوحبەتی لەگەڵا کردووە فەرموویەتی ئەی ئەبا فڵانە کەس چۆلەکەی بۆ مردووە مەسەلە بەناوی چۆلەکەەوە باوکی چۆلەکە بانی کردووە کاتی خۆی گاڵتەی لەگەڵ چۆلەکە کردووە
پێغەمبەری خوا دڵنەوایی داواتەوە پێغەمبەری خوا مناڵی گەڕەکی بینیوە بانگی کردو ماچی کردوون دەستی بەسەران هێناون لەگەڵ هەنا پێکەینیوە زەردەخەنەی کردووە مەسەلە خستونەتە بانملی خۆی مناڵەکان هەر حەسەن و حوسێن نا بەڵێ سزای پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵکو هەر مناڵ لەو گەڕەکە بینیوەتی لەو کۆڵانانی مەدینە پێغەمبەری خوا یعنی هەر پێغەمبەری هەمیشە ڕاهڕۆ باش پێغەمبەری خوا ئەوەندە زاتێکی ڕووشیرین و ڕووگەش و ڕووخۆش بووە پێغەمبەری خوا لەگەڵانە ئەجا بەنیوەت پرسیارەکانەوە ژن پرسیاری لێ کرد پێغەمبەری خوا ئەوەستا وەڵامی داوە پیا پرسیاری لێ کرد ئەوەستا وەڵامی داوە جاری وا بۆ بە سەعات وەستاوە بەدەم پیرەژنێکەوە بەدەم پیرەپیاوێکەوە بەدەم گەنجێکەوە بەدەم مناڵێکەوە بەدەم ئافرەتێکە پرسیاری لێ کردووە ئەمە وەکو لە صیفەتی پێغەمبەری خوا هاتووە صلی الله علیه یعنی کەسی ناومێد نەکردووە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ و وایش وەسیەتی کردەوە بە ئومەتەکەی بۆ پێشەواکانی ئومەتەکەی کە ئەفەرمێت نەرم بن نەرمونیان بن دڵسۆز بن بەڕەحم بن متواضع بن خۆ بەکەمزان بن خاکی بن خۆ بە گەورەزان مەبن بە ماڵ و سامان و دەستداد و جوانی و هەیکەل و صحەت و عافیەتە مەنازن ئەمانە هەمووی کاتیە پێغەمبەری خوا فەرمێتی صلی الله عليه وسلم أو كما قال پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم صفەتی وا بووە يوقرون فيه الكبيرة ويرحمون فيه الصغيرة پێغەمبەری خوا ئومەتەکەی وا فێر کردووە ڕێز لە گەورە بگیرێت ڕەحم بە بچووک بکرێت مەسەلە بەزەی و سۆز و ئەمانە صیفەتی هەموو ئینسانێکی مسلمان بێ ڕێز و احترام حتى قورآن پێمانە فەرمێت وإن أحد من المشركين استجارك فأجره حتى يسمع كلام الله وأبلغه مأمنة أما إسلام وابن پیغمبر فرموها اگر مشرک داوای دراوسیتی لکردی داوای پناهدانی لکردی پناه ده دراوسیتی که لگل یابه وابن پیغمبر فرمید بوی که ام قرآن بیسی ام دین بیسی زوری چی لمک زخت چی لمک لا اکراه فی الدین بلکو اخلاق جوان روش جوان و آکار و گتاری جوان وای لکه خویم اسلامه چنک بشم شراتوا لصدایکی بشم شراتوا لصدانونی با اخلاقی جوان و روش جوان و رحم و سوز و بزیو احترامی پیغمبری خوا پخشوتو با ولاتانا آزیانو خوشویستان لایکی مادارن بمان باسکا افرمیت ام پیغمبر نازداره صلاة و سلامی لسر بی استی لمالا لی پرسن پیغمبری خوا بچی و سرقاله و بچی و خریق بو اما كان بشر من البشر يفلي ثوبه ويحلب شاته ويخدم نفسه جلكاني ادراي دوريو بيلاكي دوريو پیغمبری خوا صلى الله عليه وسلم بشرك لو وكو بشركان يتر وكو بشركان لما لا كان لقل جنالة شكل أي هواية كرده پیغمبری نازدار جلوبرگی خوی ادوری و حیوانی ادوشی خدمتی نفسی خوی اکر یعنی خوی اشوری ریشوشتی چا کرد مثلا امری نه اکر بسر منا من اوی باکم بهم بلکو امانه خوی اکر حتی صحابی اوی فرمو اگر پیغمبر بهاتا مالمان دعوت بخواه يعني او خاکی و ای فرمو حزم لکولکه ایتر امل لبر حزگی پیغمبر کولکه من بو آماده کرد به همون شوازگانی کولکه ایتر با شلب وایە مثلا بە سوورکردنەوە وایە بە ئامادەبوونی بە کاڵی وایە یعنی پێغەمبەری خوا ئەوەندە خاکی بۆ لەگەڵ ئەسحابەکانی خوا لەگەڵ چوادەی خوا کە حەزی لە شتێک وایە فەرمی من حەزم ئالەوەیە حتا لە گۆشتا فەرمی حەزم لە دەستە بۆیە کە کاتێک لە خەیبەرە ژنەکە ژەهری کرد بە حیوانەکە کردی بەو شوێنەیە کە پێغەمبەر حەزی لێ بوو ئەو باڵی یعنی ئەمە کە باسی شەمائیلی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله علیه وسلم اما بشکی کما قتل بدریایک لخاکیبون و سادهی پیغمبری خوا لنا اصحابکانه بوی ابي امتکیشی ام اخلاق جوانانه پیغمبری خوا ام اخلاق جوان خروشتانه پیغمبری خوا خاکیبون لقل معلومناله لقل چوارده ورا درو دراوسیه لکاتک بدصاد لکاتک بدصاد هر خاکیب و متواضع به چون هر پیغمبر نازاره افرمید براسی انسان بحلمو بخاکیبونو بتواضع دائما سر اكوي انساني بتكبروا دور كوتنوا لخلقي دائما خو عايشكينه خو همو لايكمان لهمو لايكمان خوش ولا همو لايكمان راسي به خو عاقبت مان بخير بيري خو ام صفات جواناني پیغمبري خو لخو مان خانادو معلوم دال مان اجي بجيكي پروردگارا عاقبت مان بخير بيري بر شفاعتهم پیغمبر مان خي لضليم پیغمبر نازاره صلى الله عليه وسلم جي مان كيتوا لروج قيامتها او پیغمبر نازاره بانگ مان مكا ودر مان نكا بدست مبارك خو اوي كوسر مان باتيه يا ربي خوالتي ونتي ونقبتي الدنيا وقيام الرزقار مالكي يا ربي خوالي جانا هر بلا ونارعتي وبايك بسر خاك ولاتون اجتماع معنا خوالي لسواني هلقرا هرك نخوشك داي دعاي خيلة ايه ما كردو خواه شوي عجب لي بميرا نخوشي قرى كمان نخوشي ولاتون اجتماع من نخوشي قوم وكسو دوست وحباب من
هەموو نەخۆشەکان و ئەوانەی کە ناڕەحەتن لەم زیسان نەخۆشیانێ لە ماڵە خۆیان شفای عاجۆ فەلان بۆ بنێرە شفای دڵ دەرونی هەموو لایەکمان بە یا ڕەبی خوایە گیان شفای دڵ دەرونی هەموو لایەکمان بە خوا شفای دڵ دەرونی هەموو لایەکمان بە یا ڕەبی خوایە گیان زاڵممان بەرناوبەرە یا ڕەبی خوایە گیان ئەوەی دۆستمانە دۆستی دینمان دۆستی خاک وڵات و نیشتمانمانە بەرقەراریکەی ئەوەی دژمنە دین و خاک وڵات و نیشتمانمانە ئەم میلەتە بەرەو ئاخارەی خراپە بە برسیەکە توینیەکە زوڵممان لێکە وڵاتمان وێرانەکە اقتصادمان ئەرمێنێ دینمان بە فەسادا بە خوایە ئەگەر شاوی داهات هیدایەت دەی ئەگەر شاوی داهات نیە خوایە قارون و نەمرود و هامان و فیرعەون و ئەمانەت چۆن لەناو بردو بەناخی ئەرزا بردنەوە لە ئاوا خنکان و هەمویان و بە هیلاکە برد خوایە هەرچی زاڵم و ستەمکارە ئەوە سیفەتێتی و بەزەی و ڕەحمی نییە مای بە هیلاکی ئومەتەکەیەتی خوایە خۆی بە هیلاکە بەری جيش وجاشي بهلاك بري لكل مسلمان كيتو لكل إيمان كيتو آمين آمين أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.